ڕێژەی هەژاری لە مۆسڵ بەرز بۆتەوە. بەپێی دو ئاماری وەزارەتی پلاندانانی حکوومەتی عێراق ڕێژەی هەژاری لە پارێزگای نینەوە بەرز بۆتەوە بۆ سەرووی 138. لە دوای ئازادکردنەوەی مۆسڵ لە ژێردەستی تیرۆریستانی داعش و وێرانبوونی بەشێکی شارەکە بەهۆی جەنگەوە ساڵ لە دوای ساڵ ڕێژەی هەژاری و بێکاری لە پارێزگای نینەوە بەرزتر دەبێتەوە. ئێرە بازاڕی نەبیە لە شاری مۆسڵ. عەبدوڕەحمان تەمەنی سەرووی 50 ساڵە لەسەر ئەم مێزە بچووکەیە شیرینی دەفرۆشێت بۆ کارگەیەکی شیرنەمەنی ڕۆژانە بە 5,000 دینار. ئەو دەڵێت 5 ئەندامی خێزانەکەی بەو بڕەپارەی ڕۆژانە دەستی دەکەوێت بە خەویان دەکات. شغل ماکو بالله العظیم. ئیش و کار نییە و خواردن و خۆراک زۆر گرانە. ڕۆژانە بە 5,000 دینار کار دەکەم، پارەکەش بە خواردن دەدەم بۆ منداڵەکان. ئەگەر ڕۆژێک کار نەکەم خۆم و منداڵەکانم بە برسیەتی دەمێنینەوە. زۆربەی ئەو فرۆشارانەی لەو بازاڕان گڵەییان هەیە لە نەبوونی بازاڕ و هەلی کار لە شارەکەیان. يعني أي واحد تحكي وياه يعني مصدر رزق ما عنده. قسە لەگەڵ هەریەکێ بکەی لێرە سەرچاوی بژێوی ژیانی ماڵ و منداڵەکانی نییە. هەمووی خەڵکی هەژارن و حکوومەتیش ئێمەی پشتگوێ خستووە. بێتەن قسەف تەمان ڕاستە گا. خانووەکەی من ڕووخاوە و زۆربەی ئەوانەی لێرەن خەڵکی لای ڕاستی مووسڵن. ئەوانیش زۆربەیان خانووەکانیان ڕووخاوە و قەرەبوو نەکراونەتەوە و بێ ئیش و کارن. ڕۆژانە دەینە ئێرە بۆ ئەوەی کارێکمان دەست بکەوێت تاوەکو منداڵەکانمان بە برسیەتی نەمێننەوە. سەرۆکی سندیکای کرێکارانی لە قینەینەوە دەڵێت ڕێژەی هەژاری و بێکاری لە نینەوە زۆر لەوە زیاترە کە وەزارەتی پلاندانانی حکوومەتی عێراق ئاماژەی پێکردووە. وبعد هذا التحرير حصلت هنالك لدواي ئازادکردنەوەی مۆسڵ ساڵ لە دوای ساڵ ڕێژەی هەژاری لە مۆسڵ بەرزتر دەبێتەوە. لە ئێستاشدا ڕێژەی هەژاری گەیشتۆتە 45 نەوەک 38 وەکو ئەوەی وەزارەتی پلاندانان دەڵێت. من أبناء محافظة نينوى بەهۆی نەبوونی دامەزراندن لە کەرتی گشتی و کەرتی تایبەتی و نەبوونی هەلی کار ساڵ لە دوای ساڵ ڕێژەی هەژاری لە پارێزگای نینەوە بەرزتر دەبێتەوە. گەیلان بۆتانی کورسات نیوز مۆسڵ.